پێنج شەش مانجێکیش ڕاتبی هەیە حکومەت بیدا دەست با بۆ احتیاتێکی کە هەیەی دەنگۆی ئەوە هەیە عراق قەتعیەن لە ماوەی دوو مانگی ڕابردوو پارەی پێشوەختەی وەرگرتووە هینەوت باشە بۆ مانگی پێنج چی ئەکات یا بۆ خۆش بۆ مانگەکانی داهاتوو چی ئەکات دەخۆی ئەو گرێبەستانی کە کردوێتی حکوومەتی عێراق ئاوها بووە بە قەتعی نۆتی فرۆشتووە قەتعەکەش ئەوەیە پارەی دوو مانجی مقدمە وەرگرتووە بە حکومێکەوە ئارامی بۆ ئەو منتیقەیە و نۆتمان هەناردە کردووە ئێمە ئێستا فعلەن کە ئێستا تا ئێستا ڕاتب و موچە و لە کاتی خۆیان ئەدرێ هیچ دواکەوتنێکی پێوە دیانەهی ئەوەیە کە تۆ پێشوەخت وەرەگرتووە دەی باش ئێستا بام پرسیارە فعلەن پرسیارەکە زۆر جوانە ئێمە ئێستا کاتێک کە پارەی ئەو دوو مانگەمان وەرگرتووە بڕی 3 ملیۆن و 500 هزار بەرمیلمان داوە ماکسیمەم سەقفەکەی با بڵێن تۆ ئێستا 200 هزار بەرمیل 250 هزار فرۆشتووە چەند بۆ هێنێتەوە داهات زۆر کەم هێنێتەوە 750 ملیۆن هیچ ناکات لە مانجێکە کەوا بێت تۆ لە مانجی 5 بەدواوە مانجی 6 ئەیبینیت کە بابەتی بوجە و بابەتی موچە و بابەتی کورتێنان و تاخیربوون ئەوانە خۆی ئەبینێتەوە ئەزمەکە خۆی کێشە من لەو بڕوایم فعلا هەرواشە بێچونکە تۆ لەبەرەوەی پشت بەستۆ بەو داهاتە و داهاتەش ڕووی لە کورتی ناوە کۆمەڵی کێشە ڕوومان لێنێت خۆ لە ئێستا خۆ ئامادەباشی کردووە حکومەت ئەچەند ئەعلانی ناکە بۆ نمونە لە ئێستا بڵی غازمان بوو بە پتاقە بەنسبەت ئایندەی ئێمەوە چۆن ئەبێت حکوومەتی عێراقی چی لەبەردەستا هەیە من لە زۆر جێگە باسم کردووە یعنی ئێمە توانای ئەوە هەیە تا پێنج شەش مانجێکیش ڕاتبی هەیە حکوومەت بیدا دەست با بۆ احتیاتێکی کە هەیەی 97 ملیارێکی هەیە دەستی بۆ بەرێت ئەی لە دوای ئەوە ئەی تۆ ئێستا چەلگەکان لێدراوە تا هەموو بازاری دنیا شێواوە جەنگ هەموو ناوێکی تێکداوە بەدیلەکەت چییە تۆ باید پێشتر بیر لە بەدیلێک بکرایەتەوە کە نەوت و داهاتی نەوت ژێرخانی ئابووری ئەو وڵاتی پێزیندوو بکرایەتەوە ئەو ژێرخانە کە ئەڵێم خۆی لە ڕێگەبانە بینێتەوە لە کشتتوکاڵە بینێتەوە لە سنعاتە بینێتەوە لە پیشەسازی لە خوێندن لە دەیان سێکتەر هەیە لەم وڵاتە کە ئەتوانرا بە داهاتی ئەو نەوتە زیندوو بکرێتەوە ببێتە داهاتێکی باش بۆ ئەم وڵاتە گەورە و فراوانە بەڵام بەداخەوە بیر نەکراوەتەوە